بەڕێزان یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە پەروەردەی منداڵە و لە ئێستادا ڕەنگە زۆر سەرچاوە هەبن بۆی کە دایک و باوکێک پەروەردەکارێک فێری ئەو بێت کە منداڵەکەی چی دەوێت و قۆناغەکانی گەشەکردنی و تایبەتمەندیەکانی قۆناغی منداڵی بناسێتەوە. بەڵام ئەتوانین بڵین سەرچاوەکان جیاوازن، ڕەنگە زۆر جار هەدەفی یان ئامانجی دایک و باوکەکە نەبێکە. ئێمە ئەم لەم تەوەرەیە ئەمانەوە کتێبێکتان پێ بناسیێنین کە بەناوی منداڵناسیەوەیە. زۆر بە وردی قۆناغەکانی تەمەنی منداڵی لە گەشەکردنیەوە و لە دەروندروستی منداڵەوەەوە هەندێک زانیاری گرنگ کە دڵنیام دایک و باوک و پەروەردەکاران دەتوان سوودی باشی لێ ببینن، چونکە منداڵان چینێکی زۆر زۆر گرنگی کۆمەلگان و داهاتوو لەسەر منداڵانی ئێستا بنیاد دەنرێ ئەبێ هەر لێسە و گرنگی بە بابەتی پەروەردەیی بدرێت. ئەگەر بێت و دایک و باوک نەتوانێت لە دەرەوەی خێزانەکەی لە دەرەوەی ئەو سنوورەی کەتیایەتی منداڵەکەی پەروەردە بکە، ئەوە لە ناو ماڵی خۆیان خۆی بەرپرسیارە لەوەی کە شارەزای پەروەردەکردنی منداڵەکەی بێ و قۆناغەکانی گەشەکردنی و ئەو بابەتە گرنگانی پەیوەندی بە منداڵەوە هەیە بیناسێتەوە. زیاتر گفتوگۆ دەکەین دەربارەی کتێبەکە و ناوەڕۆکەکەی بە میوانداری دکتۆر جەعفەر عومەر پزیشکی پسپۆڕی دەرونی. کاک دکتۆر بەخێربێ، سپاس بە ئامادەبوونت. دەستخۆشیت لێکین، کتێبە تازەکەت پیرۆزبایت لێکین، هەنگاوێکی تری گرنگە. گەر پێم بڵێ بۆچی منداڵناسیت هەڵبژار یان بیرۆکەی کتێبەکە لە چێوە هات؟ بنای خۆی گەورەی میهرەبان، خۆشحاڵم لە خزمەتانە. ڕاستیە بابەتی پەروەردەی بابەتی دەروونناسی لە کۆمەلگای ئێمە بابەتێکی زۆر فەرامۆش کراوە. لەبەرەوە یاڵێن منداڵناسی وەسمالەوە چۆن بتوانین منداڵ بناسی. منداڵناسی یان ناسینی مناڵ قۆناغێکە لە قۆناغیان نیشەکە لە پێویستە سەرەکیەکانی پەروەردەکردنی مناڵ. لە ڕاستیە کتێبەکە دوو بەشە، دوو کتێبە، نە کتێبێک بێ دەمەکردمان بەیەکدانە بۆی هەر بەیەک چاپ بڕوات. ئەویش دوو مۆزوع و دوو بابەتی زۆر گرنگە سەبارەت بە مناڵ کە لە کۆمەلگای ئێمە یەکیشان هەیە، بەڵام دووەمیان زۆر زەعیف و لاوازین هەر نیمانە. یەکەمیان مەسەلەی بابەتی دەروونزانی مناڵە کە مناڵ چۆن بیرەکات و چۆن توێ ڕوانێ. من لەوێشا تەرکیزم زیاتر خسۆتە سەر گەشەی مناڵ، نەک مەسەلەی گەشەی دەرونی مناڵ، نەک بەگشتی دەروونزانی مناڵ. دووەمیشان مەسەلەی دەروندروستیە کە لە کوردستان ئێمە ئەوەی من بیزانم هیچ چاپکراوە کتێبێکمانە لەبارەی دەروندروستی مناڵانەوە بەتایبەت بۆ شوێکی ئێمە باسمان کردووە. بۆی لێرە ئەگەر کەسێکم کتێبە بخوێنێتەوە توانێت لە مناڵەکەی خۆی تێبگە و بتوانێت بزانێت چۆن مامەڵی لەگەڵا بکات لە ڕووە دەرونیەکەیەوە و تەنانەت هەڵسەنگانی بۆ بکەوە بزانێت ئایا مناڵی گرفتی هەیە نیەتی. لەبەر ئامانجەکە دیار و ڕوونە. ئێمە بەڕاستی لە کتێبخانەی کوردیا کتێب و زارچەوەی زانستیمان لە بواری دەروونزانی هەیە، بەڵام دۆری دەروون پزیشکی و دەروندروستیە زۆر زۆر لاوازین. منەمە سێم کتێبمە لە بواری دەروون پزیشکیە کاریتیاکەمە نووسم، جگەلەوە چەند کتێبێک لە بواری پەروەردەیان نووسیوە. بۆیە بابەتەکە ئەم جارە چڕمان کردووە لەسەر مناڵ، چونکە مناڵ زۆر زۆر گرنگە بە پێی داتاکان بێ کە من لەو کتێبەش ئاماژەم پێ کردووە. لە سەدا هەفتای گرفت و ئارێش و نەخۆشیە دەرونیەکانی مرۆڤ لە خوار تەمەنی 18 ساڵیەوە دەرەکەوێت. ینی تەمەنی مناڵی و نەوجوانی تەمەنی هەر هەستیارە بۆی بتوانین مناڵ پارێزن لە توشبوون بە نەخۆشیەکان. و ئەوەی کە زۆر زۆر من بەلامەوە گرنگەوە زۆر تەرکیزم لەسەر کتێبەکە لەسەر کردو. زۆرینەی کتێبەکە خۆی 12 بەشە، بەشێکی تایبەتم داناوە بە خۆپارێزی دەروندروستی، چۆن بتوانین مناڵەکانمان بپارێزین لە توشبوون بە نەخۆشیە دەرونیەکان، کە زۆرترین بەشەکە ئەوەیە. زۆرترین نووسینم لەوێ ئاماژە پێ کردووە لەسەر بنەمای سەرچاوە زانستیەکانەوە، چونکە ئێمە کۆمەلگایەکی شارەزاییمانە لە چۆن مناڵەکان بپارێزین. زۆر جار بە شێوازی قسەکردن گفتوگۆی ئێمە مامەڵەی ئێمە واکەم مناڵەکەمان تووشی گرفتی و نەخۆشیێکی دەرونی ببێ یاوا خود نەخۆشیێکی دەرونی تیا سەر هەڵبدە. لەبەرەوە زۆر زۆر گرنگە چۆن خۆپارێزی دەرونیەکەین، جگەلەوەی کە زۆر بابەتی ترم تیا باس کردووە کە تازەن بۆ کۆمەلگای ئێمە و شارەزاییەکی کەممان هەیە لەوبارەیەوە. زۆر باشە، دواتر دەچینە ناوەڕۆکی بابەتەکە و هۆکارەکانی توشبوونی مناڵان بە نەخۆشی دەرونی و چارەسەرەکان و نیشانەکانیش باس دەکەین. بەس ئایا بۆ نووسینی کتێبێکی لەو شێوەیە کەوتت لە کتێبخانەی ئێمەدا بوونی نییە و یاخود زۆر زۆر کەمە؟ پشتت بە چەند سەرچاوی عالەمی بەستووە یاخود کتێبەکانی وڵاتانی دیکە پشتت بەوانە بەستووە؟ بەڵێ خۆی ئێمە لە بواری نووسینە ئێمە کە پسپۆڕەکەم پسپۆڕی خۆمە لە بەرێم پسپۆڕی بواری دەروون پزیشکیم و دەروون ینی پزیشکم. یەکەم خاڵەوەیە کە ئێمە شارەزای بابەتەکەمان هەیە خۆمە لە ناو ئیشەکە هی نەزانی چۆن چۆنیەوە لە کۆرسی خوێندنی دراسی خۆمان ئەمانەمان هەمووی خوێندووە کە چۆن مناڵ نەخۆشیە دەرونیەکان چۆن مناڵ چۆن تووشی گرفتە بێ. لەوە گرنگترەوەی سەرچاوانەکەم بەکارم هێنا هەموو سەرچاوە زانستیە باوەڕپێکراوەکان کە هیچ یەکێک لەوانە سەرچاوەکان نە کوردی و عەرەبی بەکارهێنن، لەبەرەوە کە زەعیفن، لەبەرەوەی کە بێ لە سەرچاو ڕەسەرەکانەوە زانیاری وەربگرین.
بەڵام ئەمە کورساییەکی زۆر خاتە سەرشانی ئێمە لەوەی کە چۆن توانیتەوە ئەو زانیاریانە بۆ شێوازەی دروستە بۆ کۆمەڵگەی کوردی بژێڕیتەوە بیگەڕیتەوە بیهێنی بە زمانێکی خۆی بۆیە بەڵام من زۆر سەرچاوم تیا بەکارهێنا نازانم لەوانەیە لە 50 بۆ 60 تێپەڕێ بەڵام ئەو سەرچاوانە هەمووی شتی زانستین وەلەو شوێنەی کە پێویستم پێیەتی کۆمەلگای ئێمە جاری وا هەیە پێویستی بۆ بە بەڵگە پێی بسەلمێنی یا داماناوە لە شیا و قسەیەمان وەرگرتووە ئەگەنا بەگشتی وەکو کتێبێکی زانستی نووسراوە بەڵام بۆکو ئەوی کە ئێمە لە کتێبی زانستی سەرچاوەدانان بۆ هەموو قسەیەکمان هەیە من بۆ ئەوم نەکردو بگرە بۆ هەندێک بڕگە کە پێویستم پێی بووە لە سەرچاوێکی تەواوەرم گرتووە کە نووسینەکە تاوان نووسینێکی خۆماڵیە ئێمە سەرچاوەکانمان بەڕاستی بەداخۆی لە مەمە لە کوردستانە سەرچاوی کوردیمان زۆر کەمە لەو بارەیەوە ئەوەی هەشمانە ناتوانێت ئینسانتیار بخواتەوە لێ و ئاوی دڵی ئێمە نادا بەڕاستیەکەی لەبەرەوەی زۆر بەشە من بێسە خەریکم بەڕاستی لە سەرچاوەکانە زۆرە خوێنمەوە چکە هەموویم کڕیەوەی سەرچاوێک بە لە بواری دەروونناسی دەرم پزیشکا منە بەبی خوێنەوە بۆی بزانم چیمان هەیە لە کۆمەلگایە زۆری نیان نووسینەکان نووسینێکی ڕقە یان ناچن بەلای بەتابێت لە مناڵانە زۆر لاواسین و دووەمیشیانەوەیە کە ئەو سەرچاوانەی بەکاردێنن زۆر جار من توانم چەند کتێبێک بێنم لێرە داینم بۆ کەسانی کە تێبگەن کە چەند هەڵی زانستی گەوریتیە بۆ چووکە سەرچاوی وەرگرتنەکەی هەڵێ یان جاری ئەزمموی کەسی باس کردوە خودۆتە سەرچاوەیەکە وەریگرتووە کە لاوان هەر لە کوردی وەریگرتە بیا خۆ لە سەرچاوەیەکی تری عەرەبی کە ڕای کەسی بووە من لە ڕای کەسی دوورکەوتومەوە لەم کتێبەیە لە هیچ شوێنەکە نەموتەوە بەڕای من چکە ڕای من جیاوازە لەوەی کە قسەیەک بنووسم ئەگەریش شتێکی تیا بوو جێگەی تێبینی بۆ توانە بگەڕێتەوە بە سەرچاوەکە ڕاستەخۆ لە شوێنەکەی دۆزێتەوە کەم قسەیە بۆ شێوازەکرا بۆ نمونە لە هۆکارەکانی توش و لە نیشانەکانە شێوازی دەرکەوتنە شێواز دەنیشانکردن تەنانەت ئاماژەما بە کۆمەڵێکی زۆر گرنگاوە لە کۆمەلگای ئێمە بۆ نمونە ئەوەی کە مناڵێکە بێ بۆ لای دکتۆرێک بۆ لای گەچیتە لە کۆڵانێک لە لای کارمەندێکی پزیشکی شروعێکی پێدەی چەند توێژینەوەیەکم هێناوە کە ئەم شروعی کە تۆ ئاوا بە ئاسانی دەی بە مناڵەکەت لە داهاتوو لەوانەیە مناڵەکەت تووشیت لە ڕاوکەی خۆ تووشی نەخۆشی خەمۆکی بکە هەمووی ئەمانە بە بەڵگە قسەمان کردو نەگەورە دانیشین من دانیشم ڕای خۆم بەسەر خەڵکا باسکەم چکە کتێبی زانستی پێویستی بۆیە پاڵپشتی زانستیتە بە پاڵپشتی زانستیش لە شوێنێکەوە بێ کە سەرچاوی زانستی بێجا ئایا گۆڤارێکی زانستی باوەڕ پێکراوە یاخود کتێبێکە هەر لە سەرچاو لە بڵاوکارە زانستیەکانەوە هاتووە و دکتۆرێمە لە توێژینەوە هەر زۆر دواکەوتوینایی ئەگەر بکرێ توێژینەوە لەسەر هەندێک بابەت بکەین ئەو کاتە زۆر بە جوانی بۆمان دەرەکەوێت لە کۆمەلگای ئێمە شتەکان چۆنە ڕوە ناچینە سەر ئەوە بەس لەوە بکەی کاکتۆر کە قۆناغەکان چۆن جیاکراوەتەوە ئایا کە ئەڵێن منداڵ تەنها منداڵەکە تا تەمەنی 10 ساڵە 12 ساڵیان ئەوە تا سەر و ئەوە شەتاوەکو تەمەنی 18 ساڵی هەر بە منداڵ حسابە چۆن جیاکراوەتەوە لە کتێبەکەیان من لە کتێبەکە ئاماژەم پێ کردووە ئەم کتێبم بۆ خوارد تەمەنی 12 ساڵ و پێش باڵغ بوون نووسیوە چکە بەڕاستی تەمەنی نەوجوان تەمەنێکی زۆر گرنگە من چەنێکە نووسینیشم هەیە و ناتوانم تەواویکەم لەبەر مەجال و بوارم نییە بەڕاستی نێوجوانی بابەتێکی جیاوازە لە مناڵی نزیکە لێەوە جیاوازە لە هەندێک شوێن چوومەتە ناو نێوجوانیەوە ئەوەش بۆی پێویستی کردووە بۆ نمونە لە قۆناغەکانی گەشەی کۆمەڵایەتی دەرونی تەنانەت چوومەتە گەورەی شۆ تو بە ساڵات تووشم باس کردەوە ئەوەی بیردۆزەکە وای خواستەوە باسیکە لە هەندێک شوێنی ترە بەڵە چوومەتە نێوجوانی بەڵام هەموو ئەوەی کە باسم کردەوە لە ماوە زیاتر تەرکیزم لەسەر مناڵی خوار نێوجوانی بێ مرۆڤ پێشەوەی باڵغ بێ هەرچەندە بەپێی پێناسەکان بێ مرۆڤ هەتاوەکو کاتە تەمەنی 18 ساڵی هەندێک جا زیاتریش بڕۆینە پێشەواڵی پێڵێن منداڵە لەبەر قۆناغی مناڵی چەند بەشێکی هێک بەش نییە لێرە هەوڵەماوە چەند قۆناغێکیان جیاکەمەوە بۆ نمونە من باسی قۆناغی کۆرپەیم نەکردو لەبەر کۆرپەی سایکۆلۆژیای نییە لەسکی دایکە بەڵام لە بەشێکا باسم کردو کە چەنە گرنگێت لە مناڵی ئەمە بیر لە خۆپارێزەکە کردن زۆر بەوردی باسم کردو بەس لە ساوایم باس کردووە مناڵی ساوا چۆنە تێگەیشتنی چۆنە فکری چۆنە ئەو باوەڕێ ئێمە ڕاستە کە پێمانەوە مناڵی ساوا هیچ تێناگە مناڵێک ساڵێک تا 2 ساڵ تا هیچ چۆن تێگە چۆن بیرەکاتەوە دوای باسێکی مناڵی باخچەم کردو ئایا باخچە چۆن تێڕوانی هەیە اینجا چوونەتە سەر جۆرەکانی تری گەشە بەتایبەت جۆرێک لە گەشە کە زۆر جاروا ئازانین گەشەیەکی پەیوەندی بە دەروونی گەشەی جوڵەیە گەشەی جوڵە زۆر مهمە ئایا مرۆڤ چۆنم حرکات و دەستانەیە جوڵێنێ چۆن دەتوانێت شت بگرێ یاوە خود ڕۆیشتن و پێگرتن و گاگۆڵکە و لێخوڕینی پاسکیل و ئەم گەشانە زۆر مهمە ئێمە فرامۆشمان کردووە دواتر باسی گەشەی کۆمەڵایەتیمان کردووە گەشەی زمان کە زۆرێک لە پرسیارەکانی کۆمەلگای ئێمە زۆر جار دکتۆرکی چۆن بزانم مناڵەکەم گەشەی دواکەوتن لێ بە جوانێک قۆناغەکانمان باس کردووە لە قۆناغی دەربڕینی سەوت یان گریان ئەتاوەکو گاتە قۆناغیەوەی بتوانێت تێمان بگەێنێ و ڕستەیەک دروستکە کە ڕستەی ئاڵۆز بێ هەموو قۆناغەکانی تیا چۆنی ئەمانە بەگو سایکۆلۆجیەکە لەم شێوازە ڕۆیشتوین بەڵام من باسی بناڵی خوار 12 ساڵەکەم بەڕاستی خوار باڵغ بوون ئافر غەڵەتە 12 ساڵ یعنی باڵغ ببێت باڵغ نەبوو مناڵەکە جارە چکە بەڕاستی باڵغ بوون پێویستی بە قسەی زیاتر و تێگەیشتنی زیاتر هەیە لە هەندێک شوێنە وەکتم چووبەتە نایەوە ئەو بەشیشانە لە ڕووی سایکۆلۆجیەکە و کتێبی یەکەمیانە کە ئەم 6 باسە یا 6 چاپتەرە 6 بەشە
بۆ شێوە باسمان کردووە بۆ کوتم باسی گەشەی ژیریم کردو لێ زۆر گرنگە گەشەی ژیری زۆر مهمە کە ئەمە زۆر پێویستمان پێێتی هەبزای مناڵ چۆن بیرەکاتەوە لە چ تەمەنێکا بیرەکاتەوە یا من تەرکیز و سەرنجم لە سەرێکێک لە بیردۆزە سەرەکیەکانە کە زۆر بە گرنگی باسی کردووە دواتر چەند بیردۆزێکی ترم باس کردو بۆ کەسێک کە بیەوێت زانیاری زیاتر وەربگرێ یا تێگەیشتنی باشتری هەبێت تقریبا ئەوانە 5 بیردۆزم لێ ئاماژە پێکرد دەبێ بەڵام یەکێکیان ڕوون کردوەوە بە تەفسیلی لەم سەر بۆ سەرین باس کردو کەویش بیردۆزەکەی پیاژەیە کە کارگەری گەورەی هەیە لەسەر زانست لەسەر پەروەردە لەسەر شێوازی تەنان خوێندن و قوتابخانەوە باتر چوومەتە بەشی دووەمیان ئەوانم باسم لە یەکتێبی دووەمیان باسم لە دەروندروستی کردووە دەروندروستی بە مانایەوەی کە مرۆڤ مناڵ تواناکانی چەندێکە و چۆن گەشاکە و لە ڕووی دەرونی و مامەڵ هەڵسوکەوتی چۆن ئەمە بەسمان لە دەروندروستیەکەیەتی لە ڕووی هەموو لایەنەکانی هەڵچوون و کۆمەڵایەتی بوون و ژیری و هزر ئەمانە چۆنی مامەڵاکە ئەویان چۆن گەشاکە چۆنە ئەمان چۆنی ڕات بەرەو پێشەوە لێش باسمان کردوێت لێ بە 6 بەش باسم کردو باسم دەروندروستی مناڵ چێگرێتەوە دواتر مناڵی دەروندروست چێە دەتایبەتمەندی باس کردووە دەتایبەتمەندی کە مناڵێک دەروندروست بێت دەتایبەتمەندی تیا بێ دواتر وتمان ئەگە دەروندروست نەبێت چی ئەویش دەدانە کۆمەڵە نیشانە لە 101 نیشانەی گشتیا باسم کردووە کە چۆن نەتوانێت مەسەلەن بیناسینەوە لەم نیشانە نەئاساییە بەس هیچ یەکێک لە مناڵێک بەبوونی نیشانە نابێتە نەخۆش لێ هەموو ئاماژەم پێ دواتر باسی نەخۆشیەکانی مناڵانمان کردو هەموو نەخۆشیەکان ئەوی گشتینە بە تاک ئاماژەمان پێ کردو نەخۆشیانە کە تایبەتە بە مناڵان و نەخۆشیانی تایبەتە بە مناڵ و گەورە و نەخۆشیانی کە لە هەردوو تەمەنە لەوا چێ ڕووبدا دەگمەنە زۆرە کامێ زۆر ناوی نەخۆشی مامەژە پێ کردو لەوێ بۆی دایک و باوک ئاشنا بێ بزانێ ئەگەر نەشتوانێت دەستنیشانیکە ناتوانین ئێمە زۆر قورسە پزیشکی پسپۆڕینەوەوانێ قورس بێ بۆمان چاوی بتوانێت کەسێکی تر ئەڕوات مەسەن ئەو بەشەمانیش بۆ داناوە دواتر باسی هۆکار بۆ مناڵ تووشی نەخۆشیە بێ ئەم چوار بەشەی پێشە بۆیە کار ئاسانێکم کردو بۆی بتوانم لە بەشی پێنجەم یا لەم کتێبیانە باسی خۆپارێزی دەروندروستی مناڵکەم بە کورتی ئەفۆم بە وردیش باسم کردو زۆر چاپ بەشێکی گەورەیەتی زۆرینەی کتێبەکەات وامەڵە بەشێکی گەورەی لەوەی بۆچی چکە بەڕای بەشێکی زۆر گرنگە من لە دەخاڵە بە هەمان شێوە لەوێ دابەشم کردو هەر خاڵۆ بۆ چەند بەشێک لە کاتێ مناڵەکە لە سکیدایکایەتی هەتا ئەو کاتی کە گەورە بێ قۆناغ بە قۆناغ وردە چوینەتە سەری لە هەموو لایەنەکانی بەکارهێنانی شاشە و مۆبایل و تەکنەلۆژیا و کۆمەڵایەتی بوون و تێکەڵکردنی مناڵ و تووڕەبوون و ترساندن و هاوارکردن بەسەر مناڵ و ئەو شتانە کە پێوەندی بەوێ لە کۆتایی شابەڕاستی وەڵامی 20 پرسیاری تایبەتە ماوەتەوە کە لەوانەیە لەو کتێبیانم توانێت وەڵامیان بەمەوە هەمویان تایبەت بە دەروندروستی کە لای کۆمەڵک پرسیاری زۆر گرنگم جواباتەوە پێم وایە لەوانەیە ئەوە بەشێکی گرنگ بێ بۆ دایک و باوک چونکە پرسیاری خۆم نین هیچیان هەموو پرسیارەکان کە جاری وایە لە خۆم لە کلینیک کراوە یا خودت لە پیجەکەەوە بۆم هاتووە کە دوو تۆ فلانشت چۆن بکەین بۆ نمونە یەکێک لە بابەتەکان کە لەوێ باسمان کردو ڕاستکردنەوەی ڕەفتاری مناڵە یعنی چۆن مناڵ ڕەفتارەکەی ڕاستکەینەوە من خشتەیە سێرەکانم باس کردووە بە تەفسیل نووسیمە چۆن نەتوانی تۆ لە ماڵەوە دایک و باوک خشتەیە سێرەکان بەکاربێنن بۆ گۆڕینی ڕەفتاری مناڵ کاتە چارەسەرێکیشە بۆی ئەگەر زۆر شتی باشی تایە لەوێ بۆ گوتم بەس بۆ چی پرسیاری تۆیە مەسەر باسی هەندێک کێشەم کردو کە نەکراوە لە پێشەوە باسی کەم وەکو هەندێک گرفتی مناڵ لەوانەیە دەگمەن بێ بەڵام دایک و باوکێک کێشەی هەیە لەگەڵیە لێ ئاماژەمان پێ کردو مەسەلەن بۆ آخر پرسیارم باسەلەوەی بەکارانی جەلی خەوە بۆ مناڵان بەکار بێ بەکارنێ یعنی پرسیارەکانی خەڵکی گشتیە کە من بولێم کراوە گوتم جار لە پیجەکە بۆم هاتووە یان جا خودت خۆم لە کلینیکە پرسیارەکەم جواباوەتەوە زۆر باش دکتۆر و ئەزانین لەوانەیە منداڵ بەرکەوتنی لەگەڵ زۆرێک لە تەمەنە جیاوازەکان هەبێت چ لە خزمەکانی یابێت یان لە ناو خێزانەکە یا تەمەنی لە خۆی گەورەتر یان مناڵتر یان دەچێتە کۆڵان و قوتابخانە بەرکەوتنی لەگەڵ کەسانی ترا هەبێت ئایا ئەم کتێبە تەنها پێویستە کە دایک و باوکان بیخوێنن و شارەزایان لەسەر مناڵ هەبێت یان پێویستە هەر یەکێک لە ئێمە ئەم کتێبە بخوێنێتەوە بۆ شارەزایەکی باشی لە مناڵە هەبێت خۆی کتێبەکە بۆ هەموو کەسێک گونجێ بخوێنێتەوە سوودی لێ وەربگرێ بۆ هەر کەسێک بێ لەگەڵ مناڵ مامەڵ هەر بۆ نەسەد نووسیمانە هەر کەسێک کە لەگەڵ مناڵانە هەڵسو کەوتەکە ئەم کتێبە نووسراوە بەڵام ئەو کەسانی کە زۆرترین سوودمەند دەبن بە تایبەتی زۆر سوود لێ بنن دایک و باوکە دایبەب زۆر سوودی لێ بینێ و پەروەردەکاران ئەوانەی کە لە قوتابخانە و خوێندنگە و لە باخچەکانە مامەڵەگە مناڵان ناکەن و ئەو کەسانەی کە ڕێنماییکاری پەروەردەیی یا دەروونزانی پەروەردەیین یان لە بواری کلینیکیە کارەکەن هەموو ئەو گروپانە سوودی تەواوەتی لێ وەرەگرن هەر کەسەوە بە شوێنی خۆی بە کاتی خۆی بۆ نمونە دایک و باوکە گەتوانە سوودی تەواوی لێ بگرێت کە تێبگا مناڵەکەی چیە چۆنەوە بیناسێتەوە لەوانەیە ڕێنماییکارێکی پەروەردەی لە خوێندنگاکە بە ئاسانی بتوانێت دەستنیشانە و گرفتانە بکات کە لە باخچەی ساوایان هەیە پێویستی بۆیە پزیشکی پسپۆڕی دەرونی بیبینێ
لەوانەیە چارەسەرکارێکی دەرونی سوودی لێ بینێ بۆی کۆمەڵێک تەریقەمان باس کردووە کە بتوانێت یارمەتی خێزان یارمەتی مناڵەکە بە باش بێتەوە ڕفتارەکەی تێپەڕێنێ لەکوێ تۆ پێویستی پێ توانین سوودی لێ بینی ئەمە کتێبێکی منهەجی ینی پرۆگرامی ئەتواندرێن لە تەرمە کتێب هەیە لە هەندێک شوێنەوەکو خوێندن بەکارهێنێ وەکو پرۆگرام ئەتوانێت ببێتە پرۆگرامێکی خوێندن بۆ کەسانی لە بواری دەنوزانی یا خود کلینیکی دەرونیە کارەکەن بەڕاستی ڕێنماییکاری چونکە کتێبەکە تەواو زانستی ینی شتێک نییە وتم ڕایکەسی بێ لەوێش ئەتوانێت وەکو پرۆگرام بەکاربێنێ بەنهەجەکە و بێ لە بەریکە و بیزانە و تیبگە بەس دەکوەکەەوە بزانە کە بابەتەکە چییە ئاشنای بێ بەسێتی زۆر باشە هەندێک نیشانەی کە لە کتێبەکەدا باست کردو لەوەی کە دەرونی منداڵێک نەخۆش بێت نیشانەکان چی؟ نیشانەکان زۆر من لە گوتم بە دە بەش باسم کردوانی بۆی کە بمانە بۆ تێگەیشتن ئاسانەکە ئەگەنە لەوانە لە شوێنی ترا بۆ شازە نبینی بۆ نمونە هەندێک کێشەمان هەیە لە مناڵانە لە پەیوەندیە کێشی هەیە جاری وایە پەیوەندی نازارەکی کێشی هەیە مناڵ جاری وا هەیە کێشەی لە قسەکردن هەیە جاری وایە کێشەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەیە جاری وایە کێشەکانی لە ڕووی ڕفتار و هەڵسو کەوتەوە هەیە جاری کێشەکانی لە بواری توانای عقلی و ژیریەوە هەیە جاری وایە کێشەکانی لە بواری خۆ گونجاندنی کۆمەڵایەتی یا کەسیەوە هەیە یا هەمانە کێشەی هەیە لە دابینکردنی پێداویستە کەسەکان ئەمانە هەمووی چەند نیشانێکی ئەگەر بە گشتی باسی گوتم 100 لێدانەوە بەڵام وەکو مەسەلەی ئەوەی کە زۆر بڵێ باو بێ لە مناڵانە مەسەلەی تونند و تیژین زێدە چالاکی ینی زۆر چالاکی نەک جوڵان چالاکی کێشەنی زیادە چالاکی کە کارکاتە سەرژیانی مناڵەکە مەسەلەی تێکەڵ نەبوونی کۆمەڵایەتی و گۆشەگیری مەسەلەی دووبارەکردنەوەی جوڵان مەسەلەی قەتگرتن بە حەز و خولیا و ئارەزوویەکەوە کە بە حەز و خولیایەکەوانە سنووردارە بێت لە یەک جۆرێک لە حەز و خولیەکانی سنووردارە بێ مناڵەکەتیایە وەکو ترس وەکو دڵە ڕاوکێ کە ئەمانە ئەساسیات و گرنگەکانە لە مناڵانە و دایانی تریشمان هەیە کە بە پێی جۆری گرفتەکانی ئێمە مەسەلەن کەمی تەرکیز لاوازی توانای فێربوون تەنانەت نەتوانینی جێبەجێکردنی پێداویستە کەسیەکانی وەکو مەسەلی پاک و تەمیز و چوونە سەرا و تەوانێت و خۆپاکردنەوە ئەوانە هەمووی تەنانەت باسمان لەوە کردووە هەندێک جارانی خێز کۆمەڵگە ئێمە لەم شتانەوانە ئاشنایمان کە بە دواکەوتنی پێگرتنی مناڵ لەوانەیە هۆکارەکەی پەیوەندی بەلایانی دەرونی مناڵەکەەوە هەبێت کە ئێمە تێی ناگەین ڕاستەوخۆڵەن ڤیتامین دی نەقسەوە چین بۆ ڤیتامین دی و پێمان وایە کە لەوانەیە ئەمە ئێسکە نەرمەی هەبێ جاریوە نەخێر ئەوە سەرچاوەیەک یا هۆکارێکە یان نیشانەیەکە لەوەی کە گرفتەکە لەوانەیە دواکەوتنی کێشەی مناڵەکە بێت لە ڕووی گشتی بێ یا خود دەرونی بێ بۆی نیشانەکان زۆرن و جیاوازن تەنانەت تا ئاگاتە نیشانەی گەورەکانە لە نیشانەمانە زیاتر لە گەورانە ڕووەدا و کۆسکردن بە کەئابە دڵتوندی وەسواسی کە لە مناڵانە زۆرە پێمان وایە مناڵ تووشی خەمۆکی و وەسواسی و دڵەڕاوکێ نابێ کە ڕێژێکی زۆر لە مناڵ تووشە من باسی زانستەکە بکەم باسی عملیەکە بکەم من ڕۆژانە لە کلینیکی خۆم چەند مناڵەکە بینم یعنی ڕۆژ نییە مناڵ نەبینم بە دڵەڕاوکیە بۆ لای من بە خەمۆکیە بۆ لای من بە وەسواسی دەیبین کاڵم من بەسمە پزیشکێکی دەرونی کە ئەمانێت و ڕۆ بێتەوە بۆ گونجێمانە هەمویان نیشانە بن بۆ نەخۆشیشی دەرونی و گوتم من هەندێکیان کە من بەڵام هەندێکیان زۆر بەتایبەت جوڵە و تەرکیز و مەسەلەی پەیوەندی کۆمەڵایەتی و شەڕەنگێزی و ئەوانە زیاتر لە مناڵانە باون کاکتۆر لە ناو کتێبەکەیە لەگەڵ هەندێک لە باسەکانە هەندێک وێنە هێناوە بۆ نمونەی یاریتیایە جوڵیتیایە ئەمە چی گرنگێکی هەیە و هەوڵدا و چۆن ئەم وێنانە بەکاربێنی بۆی کە کەسێک کە ئەخوێنێتەوە بەتەواوەتی لە بابەتە کتێب بکە بەڵە خۆی هەندێک شوێن هەیە بۆ نمونەم باسی بیردۆزی کەم کردو باسی وابەستەییەکە چۆن ئەتەچمنت وابەستەی دروستە بێت لە نێوان بەخێوکار و مناڵە لەوێ باسی ئەو بیردۆزم کردو کە چۆنی زاناکە هاتووە لەسەر چ توێژینەوەکێکیان ئەگەنە دایان شۆژی توێژینەوە لەسەر بابەتە هەیە کردوێتی چۆن مەیمونونەکەی بەکارهێناوە نوێنەکەم دانا بۆی تێ بگەم بەسم لە چیە چکە جاری وایە کە باسێکی وێنەیەکی دایکێکی دارینە و دایکێکی حەقیقی نازانم کە بینێ وێنەکە جوانتر تێگە لە هەندێک شوێنە باسی گەشەی ددانم کردووە ڕێک ددانەکانم داناوە ددانی مناڵ چۆن دەرەکەوێ هەمویان ئەوش بەسپاسۆ لە سایت لە فەیسبووکی کوردی مەرگتۆ شتێکی زۆر جوانە بە کوردی وێنەکەی کێشاوانی مەسەلەن پێڵام ددانە ئەوە ناوی ئەوە نووسیمە ددانی مەسەلەن ژیری لە چ تەمەنێکا دەرەکەی کە تێکەکە دواکەوێ ئەزانە ددانەکانی سەرەتا لە چ تەمەنێکا دەرەکەوێت لە چەند مانگیا دەرەکەوێت ئەوانە مەسەلەن ئەوە ئاشنا بکە لە ددانی بڕەر و نازانم کەڵبە و چییە و شتانە ئەکسەر ئەزانە لە وێنەکە هەیە مەسەلەن باسی بابەتی ترمان کردووە لە مەسەلەی ئەوەی کارەکان باسم کردووە لەم ڕۆژانە ویددیوەکم دابەزانەوە لەسەر تەرکیز چۆن تەرکیزمان باشکە وتومە یەکێک لە یاریەکان کە بەکارێ پەزڵ شتێکی ئاشنایە لە کۆمەڵگایە کە چەڵەن کۆمنتم بۆ هاتووە نووسیانە پەزڵ چییە
جا لەوە ناخۆشتێکێک جوابیاتە پەزڵ لەو شتەیە کە مەسەلەن ئیسفنجە نا یعنی جارێ نازانین خۆی نایەکی ئینگلیزی هەیە نازوانی پێکەوەلەکان مەسمیانی جاری وایە منۆ بزانێ خەڵک بە عام هەموو ێزانێ بەڵام سەرکی ئاسایی نەیزانێ من عیبێ و شەرمانی شتێکی طبیعی منیش لەوانە وشەکەم پێ بڵێ نەزانم چێ بەس نەیزانیەوە بۆیە چییە ئەم وێنەی ئاشنایەکە ئەکسەڵێ مەسەلەن پاسکی لێ خوڕین یاریکردن بە تەنیا دروستکردنی یاری لە ماڵەوە بە کەلوپەلەکانی واسەکە وێنەکە بینە وڵای خۆ یاریە بەڵێ بیزڵت ئەزانە چییە یعنی پێویست ناکە شەرحەکە بخوێنێتەوە ئەزانە ئەم یاری نووسیمەنەم یاریانە بۆ گەشەی جوڵە باشە ئەم یارە بۆ گەشەی هزر باشە ئەم یاریانە بۆ گەشەی جوڵەی ورد باشە یا کۆمەڵایەتی بوون کارێکە وێنەکە بینێ پێویست ناکە زۆر دەقەکە بخوێنێتەوە یا ڕاستەخۆچی و یاری بۆ کرد یا یاری بۆ بەکارهێنێ ئەو زیاتر لە بەشی بەڕاستی لە کتێبی یەکەمە زۆرترین وێنەم بەکارهێناوە بۆی تێبگە یا مەسەلەن وێنەی خشتەی ئێستێرەکانم داناوە بە دوو شێوەست بۆی بزانە دایکا لەم خشتەی ئێستێرەکان هەتا شەرحێکی ئێستا حەزەکە دانیشین سەعاتێ خشتەی ئێستێرەکان شەرحەکەین کە دروست نەکرد وێنەکە بە خەیاڵتە بەس کە دروست کرد یەکسەر ئەتوانێت خۆشتی لێ وەربگرێت بۆ وێنانە بۆ ڕوونکردنەوەی زیاترە بۆ کەسێکە بێ و تێگەشتنی باشتری هەبێ. دکتۆر ئەمە یەکەم کتێبی بەڕێستان نییە چەندین کتێبی تریشتان هەیە من کتێبەکانی تریشم خوێندۆتەوە هەر خۆشم هەم بووە بەس ئەوێ ئەو بڵێم کە لێرەوە ئەگەر دایک و باوکێک پەروەردەکارێک بێ ئەم کتێبە بکڕێ یان سوودی لێ ببینێ لەکوێ دەست ئەکەوێ بۆ ئەوەی کە ئەو سوودەش بگەێنین بۆوان خۆی بەسپاسەوە سنتەری زەهاوی چاپیان کردووە بەبەستیش لەوێ کردووە لەبەرەی بڵاوکردنەوەیان کتێبیان زۆر باشڕۆ بە کتێب چاپەکەن و دەستگایەکی تا ڕادەیەکی زۆر زانستین پیاچوونەوە بۆ کتێبەکانەکەن و کتێبێ چاپ ناکەن کە من حەزم بۆ ستایل و شێوازەیە کە غەڵەتە من کتێبێک نووسم کەس پێی نەچێتەوە شێک لە شتە باشەکانەوە نرخی فرۆشتیان زۆر زۆر هەرزانە چکە من ئامانجم لە نووسینی کتێب مادی نییە ئەمانجی من هۆشیاری سوودە بۆیە زۆر زۆر باشتر لە کەسانی تریانی و کتێب بە نرخی لە بازاڕ ئەگەر دەستگایەکی تر چاپی کە زۆر زیاتر وەرەگرێ بە نرخێکی ڕەمزی فرۆشن و داشکانی زۆر باشەکەن بەڕاستی ئەو ئامانجەکەمانە مجێکی دەستخۆشیە برادران کە لەوێ ئەم کتێبەمە دووەم کتێبە لێ چاپیەکەن ئەوەی کە دەستەکەوێتەوە من بیزانم چکە تازە دەرچۆ بەڕاستەکەی ئەوان لە هەموو شوێنێک بڵاویەکەنەوە چکە دەستگایەکی تاوا تایبەتمەندی بە بواری فکر و ئەوانەیە توانن بەڵام لە سلێمانیەوەی من ئاگادارم کتێبەکانی ئەمە زیاتر لە ناوەندی ڕێنوێن دەستەکەوێت لە کاسۆمۆڵە سەوڕەکەم ئەم کە هەفتەیە گەیشت بێتەوە هەر کەسێ بێ زانیاری وەرگێ هەر پەیوەندی بە ناوەندی ڕێنوێن دەست سنتەری زاهاوی کە ڕاستەخۆ پێڵ لە چ شار و شارۆچکەیە لەکوێ دەزەکە چکە خۆشمان لێمانە پرسن لەکوێ بەڕاستی خۆشم دڵنیانی ئێستا لە چ چاپخانەیەکەیە بەس بە دڵنیاییەوە تەسەوڕەکەم لە هەفتەیە دوو هەفتە لە هەموو چاپخانەکان لە کوردستانە بەتایبەت لە شارە گەورەکانە دەست بکەوێت. زۆر باشە دکتۆر وەکۆزانی ئێستا سەردەمی تەکنەلۆژیایە هەر منداڵێک بە حاڵی ئازاداوی ئایپاتێک و یاخود مۆبایلێک دەکات تا چەندێک بوونی تەکنەلۆژیا لە ناو ماڵدا کە منداڵێکی بچووک هەیە ئەگە بە تایبەتیش بووی تەرخان بکات کاریگەری لەسەر دەرونی ئەم مناڵە ئەبێت. بەڵام من ئەماژەم پێ کردو لە کتێبە زۆر بە باش ئەماشم بۆ بابەتە کردو بەناوی بەکارهێنانی شاشە و بەرکەوتن بە شاشە لە کاریگەری سلبیەکانی تا جۆرەکانیش باسکە شاشە چیەگرێتەوە پێناسەمان کردەوە کاریگەرە سلبیەکانی کامانەن و لە شۆیە و مناڵ لە چ تەمەنێکە ئەبێت چەندێک بەرکەوتنی بۆ شاشە هەبێ و لەگەڵەوە ڕێنمایی عەمەلیماندانەوە نەک شتی نەزەریات شتی عەمەلی چۆن بتوانین مناڵەکەمان بەکارهێنانەکەی بەکارهێنانێکی دروست بێ کەمترین کاریگەری سلبی لەسەردا بنێ هەموومان ئاماژە پێ کردو بە گشتیە ماڵین شاشە ئیتر ئەم مۆبایلەی مناڵەکەم بەکارهێنێ ئایپادە تەلەڤیزۆنە نازانم تابلێتە چی پێڵێ ئێکس بۆکسە هەر شتێکە بەڵێ بەکاری هێنێ بۆ مناڵی خوارد 2 ساڵ بە پێی زۆربەی سەرچاوەکان باشتر وایە هەر سەیری نەکە خوارد 2 ساڵ تەبانە مە لە کۆمەڵگایە مناڵی پێژیرەکەین مناڵەکەم بۆ ژیرەکەینەکەین مناڵەکە لە بەشکە ئەگری بۆ ژیریەکەینەوە تەبانەوە غەڵەتە تا 2 ساڵە بە سەیری نەکە لە 2 ساڵ بۆ مەسەلەن بۆ 4-5 ساڵ تاوەکو پێش قوتابخانە دەتوانێت نزیکی سەعاتێ سەیریکە لە دوای تەمەنەشەوانێ بەڕاستی نابێت لە 2 ساعت زیاتر سەیریکە و نەوجەوانیش تا 2 ساعت بۆی هەیە 2 ساعت و نیو سەیریکە تەبان ئێمەمان توانین دەستێوەردام بکەین گۆڕانکاری بکەین کەمێک زیادی کەین بەڵام باشترین دوایە و هەندێک ڕێنماییماندانە لە لەشە چاودێری دایک و باوکا بێ و دایک و باوک بزانن بۆچی بەکاری هێنێ و مەسەلە لە دایک و باوکا بێ و پاسوەردەکەی دیار بێ هەموو ئەم شتانە ڕوون بێ لە لای مناڵەکە کە چۆن چۆنی بەکاری هێنێت. دکتۆر هیچ کاتمان نەماوە بەس بە کورتی ئەگەر نازانم فریابکەوی جوابی ئەم پرسیارە بیتەوە ئایا باسی ئەوە کراوە بنەماکانی ئیسلام بۆ مامەڵەکردن لەگەڵ منداڵە چۆنە؟ بەڵێ کتێبێکی تاڵ زانستیە هیچ بنەمایەکی زانستی ئاینی باز نەکردووە
بەس بە کتێبێکم لەسەر دەروندروستی لە ئیسلامە ئەو چۆن دەروندروست بین بە ئیسلام کە بۆ هەموو کەسێک سوودیە بێ من بۆ مناڵیش چۆن مناڵەکانیشان بۆ سرۆ بن مثلەن بوونی باوەڕ بوون بەخوا و پابندی بە پەرستشەکانە و شێوازی تێگەیشتنی ژیانی مسلمان چۆن زۆر گرنگە لە مناڵی ئەوانە بنیادەندرێ و مرۆڤی نەبێت بەڵام لێرە نەخێر بە هیچ شێوازێک باسی بابەتی ئاینیم نەکردووە وەکو سەرچاوک بەکاری بێنەگەنا ئاین زۆر گرنگە وەک لە نووسینی ترا من ئاماژەم پێکردو ئاماژەشی پێەکەم ساشان بەڕاستی خەریکی نووسینی کتێبێکی ترم لەسەر پەروەردەی سێکسی لە ئیسلامە چۆنە من هەمە پەروەردەی سێکسی لە عام چۆنە ینی زانستی و ئەوەی کە حساب باوە ئیسلام چۆن مامەڵەی کردو نووسیوشمە بەڕاستیش کتێبێکی ترە بۆی ئەوانە بە جیاکەینەوە باشتە بۆی خەڵک تێکەڵی نەکەن بابەتانە چۆنیە چونکە گەلەیە من دوو ئاەت و حەدیثدا بنم خەڵک وازانە باسی شەرع نازانە شتێکی علمیە هەرچەنە زانست و ئاین بەیەکەوە هاوتەری بەڕۆن بەیەکەوە زۆر یارمەتی یەکتریەدەن بە بەیەکیش بناکرێت دەستخۆش سپاس بۆ دکتۆر جعفەر عومەر پزیشکی پسپۆڕی دەرونی سپاس دەکەین